خەڵکی تێکۆشەری شاری بۆکان. من هاشمی ڕزایی خەڵکی شاری بۆکانم. لە سەردەمی ڕاپەڕین و دەورەی ڕژیمی پەهلەوی لەگەڵ چەند کەسی دیکە دوای هەڵ و تێکۆشانی زۆر یەکەمین یەکێتی معەلیمانی شاری بۆکانمان دامەزراند و لە کۆبوونەوەیەکی گشتی بە بەشداری 700 معەلیمی شار و دێ وەکو دەستەی بەڕێوەبەری یەکێتی معەلیمانی شاری بۆکان هەڵبژێررا. لەو سەردەمەشدا لە هەڵبژاردنێکی دیکەدا لەگەڵ 14 کەسی دیکە بۆ بەڕێوەبردنی شاری بۆکان وەکو شوڕای شاری بۆکان هەڵبژێررا. بە دوای فەرمانی جیهادی خومەینی دژی خەڵکی کوردستان بۆ پاراستنی کوردستان، بۆ پاراستنی وڵاتێکی ئازاد و دموکراتیک، بۆ بەرپەرزدانەوەی هێرشی دژمنکارانەی جمهوری ئیسلامی بووم بە پێشمەرگەی کۆمەڵە و زیاتر لە 13 ساڵ لە بوارە جۆربەجۆرەکانی پێشمەرگایەتیدا بەشداریم کرد. دیارە ئەو دەورەیە بۆ من، یعنی پاراستنی کوردستان و بەرپەرزدانەوەی سیاسەتەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ من هەمیشە جێگای شانازی و سەربەرزی بووە. کوردی ڕۆژهەڵات هەتا ئێستا لە هەموو مەیدانەکانی سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی، مۆسیقا و گۆرانی بربەرەکانی کردووە دژی سیاسەتەکانی حکوومەتی جمهوری ئیسلامی. ئێستاش ئێمە ئەم هەڵبژاردنە دەکەینە مەیدانێکی بەرینی خەبات دژی ڕژیمی جمهوری ئیسلامی و نۆکەران و چڵکا و خۆرانی ئەم ڕژیمە. ئەوەی کە کوردستان و نەتەوەی خۆی خۆش دەبێت، ئەوەی کە خوێنی لاوانی ئەدامکراو لە یاد ناکات، ئەوەی کە کوشتاری کۆڵبەران لە یاد ناکات، ئەوەی کە لاوانی کوردی بێسەر و شوێن لەبیر ناکات، ئەوەی کە تۆپباران و بۆمبارانی شارەکانی کوردستان و ئیعدامەکانی خەڵخاڵی لە یاد ناکات، ئەوەی کە ئیعدامی 59 لاوی کەمتەمەنی کورد لە شاری مەهاباد لە یاد ناکات، ئەوەی کە دایکانی جەرگسوتاوی کوردستان کە جگەرگۆشەکانیان بەدەستی جمهوری ئیسلامی کوژراوە لە یاد ناکات، ئەوەی کە ژیانی مەمرە و مەژی لە کوردستان لە یاد ناکات، ئەوەی کە ڕێز و حورمەت بۆ کەسایەتی خۆی و نەتەوەکی خۆی دادەنێت ڕووناکاتە شوێنی دەنگدان و لەگاڵ تەجاری دەنگدان بەشداری ناکات. تەنانەت ئەگەر 5% خەڵکی کوردستان بچنە پای سندوق و دەنگ بدەن، یەکێک لە نۆکەران و چڵکا و خۆرانی ڕژیمی جمهوری ئیسلامی وەک نوێنەری دەستگای سەرکوت بۆ پەرلەمانی ئێران دیاری دەکرێت. جێگەی شانازیە کە کوردستان و هەڵوێستی کورد بۆتە ناوەندی سەرنجی هەموو خەڵکی ئێران، تەنانەت دژمنەکانیشمان دەیسەلمێن و لێی دەترسێن. ئێمەی کورد چۆن لە چەند ساڵی ڕابردوو و بە تایبەت لە شۆڕشی ژینا یەکدەنگ و یەکدڵ هاتینە مەیدان و دژی جمهوری ئیسلامی ڕاوەستاین، ئەم جارەش وەک ڕابردوو یەکدەنگ و یەکگرتو پشت دەکەینە دەنگدان و دەیکەینە مەیدانێکی خەبات دژی سیستمی جمهوری ئیسلامی و نا بۆ دەنگدانێکی گەورە تەحویلی ئەم ڕژیمە دەین. زۆر سپاس.